سڵاو ڕێزگی تایبەتم بۆ بینەرایزەکانی شاشە جوانەکەی کورسا دیوادارم لە شوێنێکی ئەم دنیایان ساغ و سلامەت و تەندروست باش بن من بێساران جاسم خۆم زۆر بە خۆشحاڵە زانم شەوی ژاتمەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ پێشەشکردنی بەرنمەکەتان بەرنمەی یانینەوەکان زۆر سپاس بۆ کۆمپانیای فەکیر بۆ ئامێرە کارەبایەکان وەک سپۆنسەری سەرەکی بەرنمەکەمان ئەزیزانی من بۆ ئەم شەویش کۆمەڵی میوانی زۆر تایبەتم میوان ناری کردووە بە چاپڵەیە گەچمە لای گروپی یەکەم بە فەرموون. بۆ چوە تۆقێ بگەین یاخوا بەخێر بێ دیمەخان دیمەخان بەخێر بێ سەرچاو بەخێر بێ ناخوا یاخوا بەخێر بێ چی بوو دیمەخان ئاواوی بەدزیەوە بێ دەزانی تریفەخان بەخێر بێ سەر و سەرچاوی من پور و برازا خوا لە یەکتان نەکا تریفەخان لە بواری گەشە پێدانی مرۆیی و مامۆستاشم مامۆستا و ڕاهێنەرم لە ڕاهێنەری نێودەوڵەتی لە بواری گەشە لەگەڵ دیماخانەکە خوێندکاری پەیمانگای هونەرجوانەکان بەشی میوزیک قۆناغی چوار چه ئالەتێک هەڵبژاردووە؟ کەمان زۆر باش دەنگ و باستان تۆ باش بێمەش خۆتان باش ئامادە کردووە بۆ ئەم گەڕەکەی ئەم لایەشتان هاتوون وڵای تێ بزانی بابیان بینین ئێوە بنە گروپی ئەی بەس بەینی خۆمان لێتان هاتوون چیتان هەیە بۆیان چیمان هەیە بۆیان؟ ژەڵێ وڵا گرنگەوە یار بەشداری بکەوە نەوەڵا خەڵکەچێ بۆ خەڵکەچێ بۆ پێش بڕکێ بۆی بیباتەوە کە ناشیباتەوە ناخۆشە و پڕبەدڵیش پێی ناخۆشە کە گروپەکەی بەرامبەری بنەوە ئەوی دۆڕێنێ ئەمە ڕاستێکەیە بەس دیوەکەیکی قسەکە کە ڕۆتینی هەموو خەڵکە ئەڵێ گرنگ بەشداریکردنە گرنگەوە نێبی بەمەوە ڕاستەکەی باشە لە میوزیکا تۆ هەوڵم ماوە خۆم فێر بکەم حەزم لێ بەڵێ هیچ بە دیماخانە وتووە با خۆی پێشفێکت بێت بەشەوەی ئەکادیمی زانستی بێت تەواو فێرم کات زۆر باشە لە بەرنامەکە چەندین چالاکیە میوزیکیش بەشەکەنەوە ئەبێ گوێم لە دەنگیشتان بێ دوایی باشە ئەڵەم دەنگی زۆر خۆشە تۆڵێ سێری بۆ من بۆ قسە زۆر باشە بم نییە سەرچاوی من عەزیزانی من بە چاپڵای گەچمە لای گروپی دووەم بە فەرموون کاکە ڕۆیدان بەخێر بەخێر بە ناخۆش کاکسەفین و کاک ڕۆژ دوو میزیسیان زۆر جاڵەن مام و برازایان مامۆستا و خوێندکار بۆ واتان دێڵن چییە پەیوەندیتان زۆر زۆر وەکو هاوڕێیەکەوە ئەوە تقریبانەوەی دەدەکەیەکە بێت دروست بۆ مۆزوە نازانم تۆ لە خۆوەرێکوان بیست نازانم وتیان مامۆستا و خوێندکارن ئیتر بەخوای کردووە بەخوا زیاتر تۆ هات بیستوی تو خۆم دروستم کرا هەردووکتان دەرچووی کۆلێجەکان بەشی میوزیکن ئێوە بنە گروپی بی جا پێشەوەی بێن گروپی ئەو لایوت ئێماتوین بۆ بردنەوە ئێوە کاکسەکەیت زۆر بڕنەوە ئێمە هەمن هەر حەزمە کرا لە پشتۆی نەک هەڵواتێ سەر گروپی براوە کار دیارە ئێمەی بێت ئەمەنە دڵنیایلەوە زۆر سێەکەن چۆنە دۆڕێ ئێوە بنە گروپی بی باش نییە زۆر باش ئامادەن زۆر باشە ئێمە چینە یەکەمین هەنگاوی بەرنامەکەمە ئامادەن ئێوە باگوێ بگرین مامۆستایەکی گەورەی مەقام لە دیماخان تۆ بێ بیزانیت لە شارێکی ئازیز و شیرینی کوردستانە یەکێکە لە قوتابخانە گەورەکانی مەقام جان علی مردان مامۆستای گەورە و نەمەر مامۆستا علی مەردان
بەس حەزەکەم لەمەوەدا یەک تۆز دەنگە بەرزکەیتە بۆی جۆم لێ مامۆستا عەلی مەردان بەسەوەیە چمەوە سەر گۆرانێتی ئێستا ئێمە ئەدا یەکەین باشە تێکسپان باش نییە مامۆستا بەس با جۆم لە دەنگتان بێت کە ڕەنگ و لەگەڵیە باش نییە دیماخات یادم کە فریادم کە با جۆم لە دەنگتان بێت چاوجان تۆ نازماکە با یادم کە فریادم کە تو خۆ چاوجان تۆ نازماکە هەرچەند جارێ تۆ نازاکەی ئاگرینانم مەکوێت ناوە هەرچەند جارێ تۆ نازاکەی ئاگرینانم مەکوێت ناوە دەستان خۆش بێ بەس بۆ لە ژەلێەوە ئەیلێنەوە بەدزیەوە بەدزێەوە ئاها دیفەخان یەکەم شت هەمووی بەدزێەوە بە قورآن ئێستا کە قساکەی جۆم لە دەنگێ نییە هەموو شتەیەکەم ئەوەڵە سەرەتاکەی هەر بەدزێەوە زۆر باشە گروپی ئەی بوونە خاوەنی چوار خاڵ پیرۆزە چوار لە پێنج لەبەری زۆر لە ژێلێەوەتانکەوە بەس خۆردیشی مازانی گۆرانی گیترتان ماوە ئەدا ئەکی باش مۆکەم بە نەمەستەیت باش نییە بزانم چی چی بۆ نەدەسوت لە باش چوار زۆرە کار چوار لە پێنج ئاخە ناوی گۆرانی بێژەکەیان زانی ئەدایان کرد لە ژێلێەوە بەدزیەوە باشە ئامادەنێەوە ئامادەی سەبیڵێ هەر ئەی نەشتەوە من ئێستا زانم بەگەر بڵێن ئێستا ڕتمەکەش گرتوێ بەس هیچێ پێمان مامۆستا سەری خاڵەکەی مامۆستای گەورە لە هەر لایەک خۆشەویستیمانەیە بۆی زۆر باشە ئەدایەکی جوان مەوێت هەرلایەک لە کێبم لە هەندران یاخو دیل بم تۆ تۆی دڵم پەڕەوینە بیرە لە دڵ زۆر بەتینە بۆسە با بۆسیم بێتەوە سەرەتا خاکە نووسینەکەمان کەبیری تۆزە لەگەڕت ما تۆزە سەراتر ڕۆژێ وایە تێکستەکەمان تۆز درەنگتر هادیان لەگەڕ ڕتمەکە هین بوو درەنگتر نەمەزای یعنی ڕێک نیشانەکە ها نیشانەیەکە لەگەڕ ڕەنگاوە ئەبێ بڕێ زۆر باشە گروپی بی بوونە خاوەنی پێنج خاڵ پیرۆزە دەستان خۆش بێت زۆر بەڵکە پێنج باش یانی چاڕە زیاترەکەین ئەمانە بەڵێنیان بە من ناوە ئەم جارە گوێم لە دەنجیان بێت و باشە تریفەخان بەخوا لە ژێر لێەوە بیلێن باشترە گروپی ئەی قازان گەورە و خۆ لە خۆش بوو عوسمان عەلی ببن بە قوربان زۆر تەواوە جاما ئێستا ئەدایەکی باش ببن بە قوربان لەر و لەنجاکەت ببن بە قوربان لەر و لەنجاکەت بمکە بە گوڵێ بۆ تەسریحاکەت بمکە بە گوڵێ بۆ تەسریحاکەت زۆر باشە گروپی ئەی بوونە خاوەنی پێنج خاڵ دەستان خۆش بێت ئەوە چەپڵیان بۆ لێ نایە باش بۆ بێتان ناخۆشە چەپڵیان بۆ من لێنە پێیان ناخۆش بێ پێنج ماڵەکە وایە من لێ دەستان خۆش بێت نەنا باشتر بووم سەفەرە باشتری شەوی دڵنیام لەوە دەستان خۆش لە گۆرانی دەیەمە باشتری شە دەخە من ئامادەن بەڵێ دەنگ خۆش بێت تۆزانی پلاندانێ گۆرانی فەرموو
حەسەن زیرەک زۆر ئەرێ ئێوارێک تەکبیر ئاوازێکی فۆکلێرە زۆر کەس وتوێتی مامۆستا حەسەن زیرەک زۆر جوان مثلا پێم وابێ مامۆستا عەلی مەردان وتوێتی بە فۆلکلۆر وەریگرم من وەڵا چووکە یعنی یەکەس نییە بە دیاری کراوی دەکستەکە توانە شتێکم پێ بڵێن ڕاوەستاوە لەو بانە قوربایەن دەستی لەو کامەنیدا سەلاح داود وتوێتی مامۆستا حەسەن زیرەکی وتێ ئەرێ ئێوارێ باشە تەکبیر دێ باش زۆر باشە ئەدایەکی باش بێت باش ڕاوەستاوە لەو بانە دەستی لە مەردانە ڕاوەستاوە لەو بانە دەستی لە کەمەردانە دەستی لە کەمەردانە ئەڵێی کچە سوڵتانە دەستی مەرکەس بەڕانی باریکە یا خەڵکانی ئەمرەکە چاوەکە تەکبیرە و بۆتۆی دەکە گەر بە خۆت ڕازی بی دەسێ بەخوارە شەکانی لەبەر ڕۆژێکیان تەکبیری بۆ کەس کردووە بەخوا ئەلە تەکبیرەوە بیرم نە گروپی بی بوونە خاوەنی 5 خاڵی تر ئەو لە پێم زیادی مامۆسای گەورە و نەمر مامۆسا حسێن عەلی ئەم گۆرانی وتووە پێش ئەویش هەڵبەتە بۆیە نەمانەزای بۆتۆکو ئاوازەکە لە ڕووی ئاوازەوەین پێشەوەی ژووتراوە بتر نازانی بڵی کامیان هەنێ ئاوازیان ها کە فۆلکلۆرە دیاری ئێوە لەم بەرگەیە دە لە دەتانێنا گلەی چیتانێ ئەی چی نازانم ئێوە یەک خەڵازام لە دواوە بۆ بڕگەکانی تر خۆمان کۆکەینەوە باش نییە خەریکە پشگیری ئەمانەکە مەگەڵ لێ ئەم بە گروپی ئەی کاکەت پێشتر ڕێگەمان لەگەڵ خۆمانە زۆر باشە ئازانی من دوورمەکەونەوە چینە و چانێکی کورت و ئەگەڕین بەڵێ ئازانی من ئێمە بەردەوامی لە بەرنامەکەی خۆتان بەرنامە یاینەوەکان بە سپۆنسەری کۆمپانیە فەشیر بۆ ئامێرە کارەبایەکان زۆر باش ئەچینە بڕگەیەکی تر بەڵام پێم خۆشە یەک تۆز گوێم لە دەنگی تۆ بێت کاکە سەفینجیان دوو قۆڵیەکە لەگرین بۆ کاری تر بەس گەم لە دەنگی تۆ خاڵی لەسەرە وەڵا نایلین بەبێ خاڵ چییە لە خاڵ زیاترتانێ باش بیڵێ قەیچێگە ڕەنجەردی خەزان عەزیزەکەم خاتای پاییزە ڕەنجەردی خەزان عەزیزەکەم خاتای پاییزە ڕەنجەردیەکەی من هەردوو دیدەم دووری عەزیزە خێربێیتەوە خۆش زۆر باشە ئەم جارە لا ئێوە دەست پێەکەم گروپی بی فەرموو چاوەڕێکەین دوو شەم پێ بڵێ وشەیەکیان لە ئاسوویەکەیەتە خوارەوە 5 پیتە کەباب جارە با ئەوە دەتاوە دیارە زۆر نەوستنی تۆ ئەوە کەبابەکە تاوە ئەوە دیارە ئەمە ئەو ئاسۆیی ب پیتی سەرەتایەتی 5 پیتە بزوێنی کورتی شماو نەتێ خۆی هەرەوەی تیا بوو لە سەرەتاوەکە دەرکەوت یەکسەر بێ و بزوێن آخر هاو بەشەکە بووی کە پێم وتی تێم گیانی پێشتر ناوی چییە هاوکاریە ئاسانکاریە لە ناو شاخ و دارستانەکانە هەیە بەفر نییە لە بیابانیشا هەیە ئەوە چییە لێرەوە هەموو شوێنە هەیە ئاسانکاری بۆکەم
نا ساگەر بدەێ ئاسانگایمان بکەی بە ناوی چییە؟ یەک پیترمان پێ بڵێ ناجایەک پیتر ئاژەڵە ڕووەکە چییە؟ تۆ هەنێشتم پێ بڵێن لە کێشەکە؟ کوێستانەکانە هەیە ئێمە توانین بیڵین ئێمەتوانین بیڵێ نە سێمە خزمەت ئێوەش تۆ سعیکەن بۆی خۆتە کێشەکە و تەکنیکی هەروکۆمەوە هەجیان ناوینەت ئەو بزوێنی کورتە تێکی پێنج خۆلەکتانەیە توان گفتوگۆکەن پێ ئاوا هەی چۆن بەردەڵان زۆر درێژە لەسەر ئەگەر جادەکە باش بێ جادەکە باش بێ زۆر تیژە یعنی جۆرە ئاژەڵێکە ئەو مادەم وایکری ئاژەڵە کاکە بە دوای ئاژەڵا بگەڕە چی بە بدەست پێگە زۆر تیژە زۆر تیژە بەڵێ زۆر تیژە لە کوێستانەکانە هەیە ئەو بزوێنە زۆر تێشیاوە بەرازەڵێ بۆی نابێ بەراز نابێت بۆ منە باڵم چی؟ تۆ پیتی تێکە وشەکەم بۆ دروستکە بڵێ ئەوەیە ئەمەتان بڵێم ئایا نا بە پیتەکان پڕیکەرە و شێک دروست دەکەی وشەکەم پێ وا باشە بۆ نمونە زۆر تیژە لەسەر جادە ئەلفی درێژی تیا نازانم پرسیار لە من مەکە من پرسیارە تۆ بیەم تیشە لەسەر سارە چی؟ سار بیەم تیژە لەسەر جادە نازانم هەستەکەم ناوی جۆرە ئاژەڵێک بێ دەی پێم بڵێ آخر ئەوەی کە بە بدەست پێگا بۆ نە بەراز بۆ ئەویان نابێ وەفیچ بەراز بەرخ بۆ ئەوێ نابێ بەرە خەر نابێت نازام یعنی ئێوە بەرکەوتنتان هەبووە لەگەڵ یا وەکو مۆسیقار وەکو موزیسیان بەرکەوتنان هەبووە لەگەڵ شتە تیژەیە بیرم لای ئالەت و شتە بۆ نموناڵێ لەسەر جادە تیژە ڕائالەتیشی لە قۆناغەکانی خوێندنە لە ناو زانکۆ زۆر پێویستان بەو شتە تیژە هەبووە لای لە زانکۆشتی تیژمان زۆر پێویست جوان بیبەر بیبەرە تاوە دەست بیبەرم لەکە ئای چۆن بیبەر نەموو تیژە لەسەر جادە بۆ تیژە ئەخێر تۆ زەبێ ئاوا قابزیکەم بوو کادو تیژە بیرم لە سەریعیە بیبەر کو قاچیە بڕۆ تیژی کەواتە گروپی بی بوونە خاوەنی پێنج خاڵ دەستان خۆش ئەو کامتان بەڵام بیبەرم و دەست باشەوە نەبێت ئەی کەبابەکەش منێتە مار وایە ئەوم بۆ ئەو دانابوو باشە حەز لە ئەوە بمازانێ بیبەریش لەگەڵ حەزم لێی کەبابەکە بوو. بەس ئەوەی کە دایناوە کاپشتیوانی خۆمان هەر لە ناو پارۆکە دوور نەکەوتۆتەوە کەبابەکە هەستم پێگەر لێرە برسیم بوو هەستم پێگەر لەشتان ساغێت زۆر سپاس گروپی ئەی ئامادەن ئامادەین ئەویان سووک بوو فەرموو دووشەم باشە دەی بڕگەی پەیکەرەکە ئێمە بە زۆری ژمارەی بۆشایەکان تێمەکەون ئاسان هەنار هەنار کامیان هەنارە ئەوی ئاسۆیەکە لە ستونی کە هینە خوارەوە هەنار وەری گرین هەنارەکە هەنارەکەمان زانی دەستان خۆش ستونیەکە دوو نونی تایە پیتی نون ینی وشەیەکم پێ بڵێ دوو پیتی نونی تیا هەنگوین هەنجوین وەڵای هێشتا ئەی بژی گروپی ئەی بوونە خاوەنی پێنج خاڵ دەستان خۆشێت چۆن بۆ یەکسەر زاری وەڵای من دوێنە دانیشانم باوەڕەکەی 20 دقە بەس عەبەساوم بە دیاریەوە دوون و ئەوەش خواردن بوو هەنار دوایش بیرەکەیتەوە هەنجوین هەنجوین زۆر باش وەڵا چاکیان زانی بیبەرەکەیانیشمان زوو زانی ئەنجا جاوەسە بوت خۆیەوە هەرێوە دەنگتان خۆش نییە دیماخانیش دەنگی خۆشە وتی نازام لەگەڵ پورێمە بە دوو قۆڵی گۆرانیەک ئەڵێن چیمان بۆ ئەڵێن تا ئێستا گوێم لە دەنگێ نەبووە منێتە بە گۆرانیەک لیدەرانیش گویان لە دەنگێ بیبیستم ئەوە زانم دڵنیام نوکتەوە بەسەرات و شتیواتان لانی ئەوە بۆ هەی وا هەستاکەم نازانم
ناوانێ گۆرانێکە چیەکە بۆ ماوە بۆ ئەوەی تاکو ئەمان خۆیان ئامادەکە بینەرانی عزیز هەر بەدەم ئەم گۆرانیەوە چینە وچانێکی کورت و دوور مەکەونەوە گەڕین تەمانی پڕ ئەسرینم ئەڕۆی ئاور نادەیتەوە لەگەڵ هەموو هەنگاوێکە لە عومری من ئەسڕیتەوە لە عومری من ئەسڕیتەوە خۆزگا منیش وەک پەپوولە گشتەمانم وەرزێ وایە لەگەڵ تاڵی ژیان تەنها گوڵم بێناسیایە بەڵێ ئازانی من ئێمە بەردەوامین زۆر باشە گەشتینە کۆتا بڕگە نوکتێک بەسەر هاتێ قسەیەکی خۆش زۆر بێدەنگن ئەم گەڕەکە زۆر زۆر پێدەگوشکیلا ئێمە ئێرەوە خەوم لێکە زۆر زۆر ڕیلاکسن ئارامی خۆشە دوو نابیست بەیانێکیان زوو یەکترێ بینن دووچی؟ دوو نابیست باشە ئێکیان بەویکیان ئەڵێ ئەوە چی بۆ شوێ ئەڵێ وڵاتم بۆ حەمام ئەڵێ دە باشە وەڵام زانێتی بۆ حەمام ئەیژەڵێ نەوەڵاتم بۆ حەمام نکتە بوو بەڵێ ئاخر ئەی دیمەخان تۆ ئەی چ نییە؟ ها؟ ئارەوەڵا ئەی زۆر باشە ئەم پیاوانە وتیان نەزەم دوو قۆڵێ گەڵین لە ئەوڵی بەرنامە و هادووتی دەسم دامێنێ با دوو قۆڵێ کردی بە ماڵ بەسەرمانە قسە هەز بە قەرزارباری خێر ئاژێم لێتان بێت دەی شتێگەڵین پێکەوە چەند خاڵی لەسەر خاڵ چییە؟ لەسەروی خاڵەوە شتا ئەی چی؟ دەی بیڵین شتێگەڵین پێکەوەی ترە و پەڕی دەستان خۆش بێت بەس پێشوی بیلەن باشت بڵێ مەسەرەن ئەوەی کە مۆسیقی ئەتوانێت ئەدا بکە بەس شەرت نییە دەنگی خۆش بێ تەشیدەوەمانی ئێمەژەوە ئەزانین دەست خۆش بەڕێزی ئەوەی ڕوومەتەکە ئاڵێ چاک نییە ڕوومەتی وە گوڵی بێگار قژی خاو ئەولیشمێکی زار چاوی کاڵە گەرچی نەرمە باڵام نیگای هێچگار گەرمە ڕوومەتی وە گوڵی بێگار قژی خاوە وریشمێکی زار باڵی کاڵە گەرچی نەرمە باڵام نیگای هێچگار گەرمە تێگسمان لەبەر نییە دەم لە دەست کاکە کێشەی تێکسمان دەستان خۆش بێت باسەکەی باشە لە کاتی ئیشکردنە هیچ بەرکەوتنیەک بەسەراتێ شتێک دروست نەبوو کاک ڕۆژ شتی خۆش تابان شتی خۆش بۆ نمونە هەل لە بەرنامەی کورساتە بەرنامی ڕۆژێکی نوێ ئەمە هەفتەی دوو ڕۆژ من و کاکسەفین پێکەوە عەسفەکەین دەوێت ئیتر ئەها بڵێن سایەکەکان کە بەیانیان بە دوامانە یەکەم جار من هەڵەگرن اینجا و جا من بۆ ناسراوەم زەینم کوێرە شوێن نادۆزمەوە ئێستا بڕۆمە ئەولا نازان بێمەوەێرە بەیانێکیان سایەکێک هات بە دوامانان ماڵی ئەمانی نەئەزانی بەس بیری کردبەوە هەموو هەفتەیە ئێمە هەر پێکەوەین پشتی بە من بەستم منیش چوزانم وایە وڵا ئەم ماڵیان لە هەواری شارە چوە لای پارکی هەواری شارەوە وتی بە منی وتی چۆن بڕۆم وڵا حەزەکەی ئاوا بڕۆ من کەوتم حەزەکەی بەستمەوە بوو یعنی ئاوا ئەڕوویە ئاوا ڕۆی بە حەزی خۆ کێشەم نییە وڵا ئاوا ڕۆی هەر ڕۆی نزیکی 15 دقیقە بەڕێوە بوو گەشتیان ڕێگەی مێرگەپان وتی و سازماڵیان لەکوێ وتم بەخوا گوتەی لێزان ئەی تووڕە نەبوو نەوەڵا زۆر باش زۆر باش بەیانە اینجا بگەڕێرەوە 5 دقیقەی ماوە بۆ بەرنامە گەشتنە ناو کورسان باوکەی گیانە خۆشەوە لەسەر یەک وشەی حەزەکەی
حەزەکەی وا دەست پێ زۆری دواخستی بەخوا حەزەکەیە ئەوەی تۆ نا زۆر باشە ئەم بڕگەیە یاری کڵاوێنە کە یاریشی کۆنی کوردەواری پڕچێژە ئامادەن ئامادەی هەر بەدەنگی جوام نایەن وەر بەسەر والله زۆر باش زمانی جەستە زیاتر گرنگی پێێنە فەرموو تۆش فەرموو کاکە سەفینجا زۆر باشە هەر بیتە ئێرەوە دوو فتوو یەک گۆڵت هەیە والله باشە زانیاری دێ لەسەر بەڵێ. دیارەکە باش نییە با لە تۆ دەست پێ بکەین تۆ بۆ مام شارەوە باش نییە ئێستا تۆ پێم بڵە کەی بەس پێم بڵێ مەشغوڵم مەکە باشە چاو لای ئەو بێت چی بخۆی منەوەکانیان من نەزانی ئەوە ناوتان چی بوو؟ سەفینم بۆیتە دواوە باشە بوویتە دواوە ناوتان چی بوو ئێوە؟ بەس عفو ئەتوانی هەر لێرەوە هەر لێرەوە جا دەستمەگاتاوێ بۆ تۆزە وەرە بۆ ئێرۆکە بۆ ئەمانە ئەگەنی کردو یا ئەڵڵا. لێرەوە دەست پێ بکە باش نییە باش فەرم تۆ تەقاوج کردووانە ساڵی چەند جگە لە ئالەتی سازی دەزانی وانە ڕۆژەیان لێو جای وێرە بە قوربانە بێ ناتەوە کەمان. ئەمێ تۆزێ کەمانە باشە بۆ کەمانە کردێنە کاک سەفین خەلی نییەکەمە مەشغوڵ زۆر باشە ناوەکانیانمان نەزانی ئەمە بەڕاست کاک ناتوانین. سەفین ڕۆژە سەفین سێرم مەکە من تۆ جوابیان بە ڕۆژی شەر بە شەوی شەر ناو ڕۆژە ئەسکەی وەرە ئێرەوە بەڵێ فەرموو بە شەویش ناوی ڕۆژە برادەرەکە و باوە چاکەینەوە ئافەرما سەفی تەرکیز کە لەسەر دەستی حەقە نەبێت چۆن؟ بۆ نییە بڕۆمە بەسەریان تاوانجا ئەچ تۆ شوێنی خۆت بەڵێ زۆر باشە ئەبێ شار بێتەوە ئێستا بەڵێ دەستت زۆر باشە بۆ ئەمزانی کاک پەلەمەکە دوو فتە دێ لەگەڵ گوڵێکە تۆ بە ئێمە بڵێ خانم لەکوێ شاردوێتیەوە سەرتا گوڵەکە یان تۆ فتم بەرێ حەزەکەی فت فت بێ باشە دەوەرە بە لێرەیە ئەدویتە ئێرەوە ئەفونکە یەک دانی بۆ هەبژێرەوە بە ساخۆ بۆنە دڵە لای ڕۆژە کامیان لە هەمویان خۆشترە وەڵی بەینی من بێت ئەمە هەر یەک جار بەدڵمیت زۆر باشە فەرموو دێمەوە فتێکی ترم بەرێ فت یادێ ئێ وڵی زیرەکەم کوڕە زۆر زیرەکە بەتی من زیرێک زیرەکەم بەس گوڵەکە نازانم باش. هەر زۆر ئاسانی کرد ئێستا ئەبێ گوڵم بیتێ گوڵەکەت زانی ئەبێ دوان خواتەوە کە تۆ زانیت نەیزانی تۆ ئەبێ دوام بخۆیت باشە ئۆکەی فەرموو پێنج چوار ئەمە هەبژاردوانی ئەمە دی بەڵێ نەکرد بەڵێ باش لەم چوارە گوڵ دەوارە بەسە تۆ ئەم جارە تۆ دوانی بۆ دیاری بکە با. ورێرەوە کاک ئەمە هەر یەک دۆزی لێ بخۆمیان یەک هەمووی سەفر. هەمووی هەمووی بۆ من. خۆی تۆزێکە یەک ئەوەشی لێ بخۆڕە دێ بە قوربانە وەکو من ئەی ئاو لە شوێ تۆ ئەو پۆزە پێ دەڵێم ماوێتی ماوێتی ئەوەش لۆ خستەکەیەتی ئەو زۆر خۆشە ئەو خەڵتەکەی ڕۆژە خوانیە تێتی بەس ئەوێ هەراسم بۆ نایرێ خەمە نەبێ هەیە ئاویشێ ئەو نەفتە هەڵبژار تا فت بووە ئەمە دانێک تریژە بێ نۆشکەیت خۆشەکەی ئەمە زۆر خۆش سەود نایە هەینا گۆرانی پێناڵی تیاماوە تیاماوە ئەو زۆر باشە دەستان خۆش بێت خاڵەکانیشان بۆ نووسراوە چاکە زۆر باشە بێم دوو خاڵی ناسک فەرموو وەنە حەزەکەی فەرموو دیماخان دیمە جام بڕۆبریا کێ بیشارەتە و کێ کەشفیکە بەسەر لەکوێوە شاردبوویەوە لەمەی کۆتایە حەزەکەی ئەم جارە تۆ بۆ مام شارەوە بێ چاک باش نییە خەی چێکە
دەست پێکەم زۆر باشە ئێوە ڕاوندێک ڕۆشتون ئەبێ کاگەینیش بیشارێتەوە دووبارە بکەنە وای دەستم با ئیسراحەتێ بکەنەوە ئەو شتانە کاخۆم بچێتە خوار و ئیسراحەت زۆر خۆش دەی فەرموو زۆر باشە ئەم یارە نەکردو کار نا یەکەم جارمە زۆر باش ئەوە تۆ وتت لەکوێ بووی تەلەبە بووی لەکوێ حد من رجعنا كان ئەی لەشە ساخ ماگەی منە جوانەکان بەشی میوزیک ئێوە هاوپیشەن بەڵێ زوو وەرەوە ئەم دیو بۆ ئەی پشت مەکەرەوە کامێرە باش ئەمەد ماوە مامەستا بەڵێ بەڵێ زۆر باش دیمان خان مەمە حازر دوو فتوو گوڵێکمان پێ بڵێ دەسە فتمەوێ پێ بڵێیت باش اوفت ئەمە فت وەرە مامۆستا گیان کاکە بۆی زانێ وەرە. سعاتێ ئیشم ئەوە بخۆم وایە نو ناڕە والله خۆی دیاریکە خۆی دیاریکە ئەو سەوزە خۆش دیار حسيتكم اوزر خوش اوزر تفوق دیمان خان بیتی ئێرەوە ئەمە ئەمبەیە یەک سەفەر تۆ پێمان بڵێ بزانین تامی چییە خوا ناخۆش هیچم لێ ناکەی ئەی نۆشێ بێ ئەی نۆشێ بێ باش ئەو ئێ، تۆ بڵێ ئەمەیە. جانە نەدۆڕی ئەمەیە یەک فریترم پێ بڵێ لە 5 کڵاوە او شيء عم بفت به ئەمە فت بێ زەرەرەکەی وەرە دی ئەفرین کاکە سەوزە هەڵبژێر وڵای ئەو سەوزە خۆش دیار زۆر باش دانێکی بۆ بژێرە با نۆشی کە کامیان لە کوێمان نادۆزی تۆ ئەس ئەو خڵتەیە بێ لەگەڵا بخۆی بە ساخەڵ با بۆ بۆ لێەوە لا تلك بشرا تر زۆر ناخۆش بەخوات خوامەی زانامیان پیتیان نەما نازانەوە تونە تونی هەر نازان تاڵم تێک چوو تۆ دوو فتێ کردووە ئەو کێ ئەم بەڵێ باشە تامەکە فتی کردن تۆی خۆیتە تاسیکرێتە سەر بە یا گوڵەمێ بیتێ زانیت دوان نۆشەکات نەیزانی دوان ئەبێ نۆشکەی دەی دەبەرە هیچ پەلەمەکە هەناسێکی قۆڵەمژە پەلەکە هەڵبە نا با من تاسیری تێنەکە بەڵەمەکە یا گوڵم بەرێ ینی کەوتە گوڵ ئەبێ ئەوە بێت تیا بێت باشە چاو بگیێرە 2 4 کڵاومانەیە ئێ لك ما يدونو وڵای پێ بڵێم بە قسەمەکەی ئەمە بێت ئەڵێ ئەمە گوڵ بەخوا بەو ئەوە نییە ئەتوانێ بیگۆڕێ نەکە ناتوانێت وەڵای تەواو ناتوانێت بیگۆڕ لاتری ئادەی بزانم نەوەڵا بۆسە لە کامە ڕامەکە وەرە لە کامەیە لە خۆشم بیرم چۆ نازە ئەلمویمە نەیزای تا بەس بۆستە ئاڵای کوردستانە چی تیا شاردەوە لە کێ لەوایانە وا ڕاستە زۆر باشە فەرمون تۆ بێ دوان زۆر باشە عزیێ نەبێ ئەوە ئافێتکە ئێوە دوو خاڵیشتانێ ناگەڕوە دەی ئەوە عینەوەی خۆیان عینە شەڕی خانجام بێ خەڵتەکەشی خۆی یەک سەر بە جۆم کە دەی خەڕکەرە کامێرەکەم زانین زۆر خۆش فەرموو تۆزێکی تریش تۆزێکی تر سزای من لە چیا بووم یەک دانەی تریش ماوە بەڵێ بەڵێ باشی وەسع باشە وەرم لاترەوە ئەو ساوزە ناوەڵە بەڵێیان بخوا سە کامەیان ئەوە خامر رحم بتوكل بتمام باش. والله خدي خم ئەوەش یەک جار بە یەک جار یەک فڕە ها دەستان خۆش بێت چۆن شوێنی خۆتان با دوانەکەی تریش بێن ئەمە ئێوە ڕاوندێکی ترە زۆر باشە بەڵێ ئێوەش ماوتان ڕاوندێکتان ماوە
ڕاوەندی پێشوو تۆ شاتەوە وایە باش ئەم جارە مامۆستا سەفین بۆمان بەشارێتەوە تۆزە باسی شەکەی خۆتم بۆ بکە وڵای من ڕاهێنەرم باشە و ڕاهێنان بە تقریبان زۆرینەی فئاتەکان ئەڵێم باشە پاشان هەر لە وەزیفەکەشمە مامۆستای ڕاهێنەرم ڕاهێنان بە مامۆستایانەکەین و تۆ بەرکەوتن زیاتر لەگەڵ گەنجانایان هەموو لەگەڵ تەمەنێک هەموو تەمەنێکە بەڵێ خۆلمان هەیە بۆ خاوەن پێداسی تایبەت بۆ نابینایان بۆ نابیستان و بۆ دەرچووی زانکۆ بۆ کەسانی ئیشکەر کاسب ئەیتر ئاو یاخواڵش ساغی مامۆستاجان تاوا من نەزانم لە کوێ شاردوێتیەوە تۆ چۆن چۆنەکەم نەیە من چۆنەکەی پاساریە ڕاستە بەهار نییە بەزیتر لە شەقی باڵ ئەڕوا بە نزیکانە بەداخەوە چۆنەکەی تۆ دووفت و گوڵێکم ئەیتێ باش هیچ پەلەمەکە بێ لێ بکەرەوە بەزۆکو خانم نا ئەو زۆر زۆر بیری کردەوە نەزان بۆ پێم ناودەی فت فت بەڵێ دژیت وەرەدە بۆمان دیاریکە بە مامۆستا نۆشیکە بۆ دانیشتوانی تا ئەوە نەیاوەتێ باش لێو زۆر تو نامیش نە ومە هەر هیچ نییە ینی شتی بەسیتە بە چاو بنو وەرە چی یەکەی بیکە ماڵتە نیو نییە خمچێنی تاکە هەناسە مەگرێت تۆ بەزەوەم بۆ بکە ڕۆکە ناتوان هەناسە مەگرێت بەلە بم تاکە گۆرانیشت ناڵیت ئاوە دەی. بخۆ شەو دانیشتنی ڕازێک دانیشتم بۆکە دەی. بابە ناچێت خوارەوە باشە چینۆ بۆ یەکێکوە چینۆ بۆ ئەوێ وایە بەڵێ باش ئەنجا سۆتفا بۆ من تو ئەمە هەڵەبژێریەڵی فت سێرەکەی گوڵەکەی تایە تۆ بێ دوام بخۆیت کەسێکە بە زانیاریت زۆر تەبیعیە گوڵەکەشە زانی کاکەم دوان نۆشەکە چاوە سوور بووە بەستە تۆ یەک فتمەیتە باشە چی بێ ئەمە فت فت بێ بەڵێ تا باش کامت نیاوەتە بیخواتەوە وڵا بە ئەمە بخواتەوە بۆ خواردەوە ئەو زۆر زۆر ڕۆکە خواردنەوە ئەتوانێت ینی ئەو حکومەکە هەمن بۆ ئەو دڵە حکومەکات ئەتوانێت بەگوێ منەکەیت یەک جار چونکە هەر دەخۆمەوە هەر جار هەڵێ مەزمون پێ خۆشە ڕۆژە زانم باشە ئێستا ئەچین بۆ گۆڵف بیزانیت دوان نەیزانیت دوان دوان ڕۆژگەڵ لە چای ئەم ناقم چییە؟ زانە نەزانە کاکە بوو ئەزانی دڵنیایت؟ هەڵێرەوە تا هەڵی بژەوە کاکە دەوەرە دووە بە دڵی منە ڕڵی توێ لە سپێکەشە سوور سپێکەوانی ئاواتانە ناکرێت دوانی لێ ڕنگ نانا بێبی کوژی ئەکە ڕاهێنەرە بێ وابێت بەڕاستی یعنی چی یێنی دەیخواتەوە کێشەی نییە ئەی بژی ئەی بژی دەست خۆش دەستان خۆش بێت ژنە شوێنی خۆتان ئێوە وەرنەوە کۆتا ڕاوندی ئێوەیە ڕۆژی جان گۆرانی شتێکم ئەوە نەخۆم ئەگەر بیدەم چی ئەگەر بیدەم ئەگە دەنگە خۆش بوو بەدڵم بوو دەی بەس بەدڵ دەی عادی کوڕی بزان. چاک باشە دەی بزان با گوێم لێ بێ و ئی کۆشتمان هەبێت تۆ حەز لەو گۆرانی و باش تێودەم بە حەزی تۆ کامەیە یار جوانە یار جوانە بە
بەخوا شیعرەکەم بیت. باشە تێکست شتێک بڵێکە لە تێکستا باش بیت شتێ بڵێم بۆ نمونە تێکستەکەی باش بە ینی لەبەرت بێ مەبەستم ئازام تۆ بێبی شاریتەوە نا ئەو باش تۆ گۆرانی بۆ بڵێ بە ئەمیش بۆ ئاگام لی بەخۆ تۆ هەستی دەستی کە گۆرانەکە بڵێ باشە باشە دێ هیچ پەلەمەکە بە ئیسراحەتی خۆت ئیشارە فەرموو بۆ سەو بیرەکەم وزام چی بڵێم هەموو ڕۆژێ دەم بەیانی کاتێکی بۆ سەرکانی نەک جارێ باڵکو سەدان جار گیانمەکەم بە قوربانی قوربانە بم تاقانەی دڵ قوربانە بم تاقانەی دڵ دوایەم بیر نەماقەینا دەم خۆش بە وایە وەڵی هەر بەژە لێوە تۆ وتە دەستە خۆش بێ بە خێر بیتەوە زیاد تەرکیز مەگە بزانم دیماخان یار جوانە یار جوانە تۆ دەنگن زۆر خۆش دەی دەفعمتەم وەنە وشەینە دەسم بەر شتێکیش کەوت وەڵایی حەقم نییە من دەستەکانت خۆش بێت هیچ پەلە ناکەی مامۆستا بەڵێ چونکە هاچی چاوەڕێتە ئەزانم بەخۆ دەستت فت ئادەی شانزە دانەوە بێ بخۆی تۆ ئێستا نا دوو دانێ کاکە دوانە چەری پێ بخۆمەوە کاکە دوانە زۆر سەیتە ئاوایەکە کرد بەس زایکی کێشەکە دوای ئەم نەی بەمەوە چکە ئەزانم هەمووی فتێ بۆ دا تەواو سە ڕای دوفتم ماوە دەکەش بکرد تەواو گوڵەکە گوت پێم وتە ێ باش نایە دوفتیش بکەم ئێستا تۆ دوو خاڵیاوە بەدەستەوە وەرە دوام خۆرەوە هیچ ڕێگەیتیانی ئەو تەواو دوڕای تۆ والله حسك أمتى برا ئەمە فەرموو بەس ئەمە تاوانی دوان ئەو دانێکی تر ئەی کاکە من گۆرانی وتوتر لۆ گۆرانیە دەنگم تێک چوو بەڵا دەنگم زۆر باش لە ماڵم خوارد تێک چوو باش یەکجار ئەی ئافرەت بێت باشە ركلوا ما زۆر وڵای ئەمە بە فەلافلۆ زۆرە خواردووە بەسەر لە پیاوە خۆمێ کورە لە پیاوی چیە قەوم ئەی نەوەشت بێت دەستان خۆش بێت چون شوێنی خۆتان زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێت ئێستا با بزانین کێ براوە و خۆمان کێ دۆڕاوە تۆزە گوێم لە سترێس و شت بێ زۆر حەزم لێتی زۆر پێم بڵێرە کاکشتیوان گروپی ئەی لە کۆی بەرگەکان بە خاوەنی هەژدە خاڵ پیرۆزە دەستان خۆش بێت بەڵام بەداخەوە بەداخ و کەسەرێکی زۆرەوە گروپی بی 25 خاڵ بوو بە خاوەنی بەخوا براوین پێم بڵێنەوە وەڵایی 19 خاڵ پیرۆزە دەستان خۆش بێت زۆر خۆشحاڵ بووم کۆمپانیای فەکیر نایاڵە کەستان بە دەستی بەتاڵ ڕۆنە بۆ ماڵەوە سپاسی ئێوەکەم سپاسی ئەو بینەرایزانەکەم کە تاکو ئێستا بە دیار بەرنامەکەی خۆیانەوە بوون ئەزیزانی من هەتاکو بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ